بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئاڵلقەیشی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. خۆشەویستان لە دەواازەکانی پێشوازی و داخڵبوونمان بە مانجی ڕەمەزان زۆر نزیک بۆتەوە بە پێویستمان زانی ئەمەش بەرنمەکەمان تایبەت بە مانجی ڕەمەزان و چۆنیەتی ئەنجامدانی پەرستشەکان و پێشوازی لە مانگە پیرۆزە و سوودوەرگرتن لە کاتە زیارینەکانی ئەم مانگە پڕخێر و بەرەکەتە باس بکەین و باسیش لەواکەین کە لەم باوی دۆخە تایبەتەیە کە لە بەرنمەکانی ڕابردووە باسمان کردووە ڤایرۆسی کۆرۆنا هاتووە ئێمە چۆن پەرستشەکانمان بکەین. ئەمەش دیسان ئاوێتاکەین بە پەرستشەکانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزان داخوا مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن تایبەتمەندی پێ ببەخشین پەرشەکانمان لە دەست نەدەین کاتە زیارینەکانی ئەم مانگە پڕمهر و پڕخێر و بەرەکەتە لە دەست نەدەین و لەم بارودۆخە تایبەتەشدا دیسان ئێمە بتوانین بەهرەمەند بین بە کاتە زیارینەکانی ئەم مانگە پیرۆزە. لەگەڵ دکتۆر کامل شارباژەڕی پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی سلێمانی گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین سەرەتای بەرنامە بەگەرمی بەخراپنی بە ڕێزیانەکەین. خێربێن دکتۆر. خێربێن کاک دکتۆر وکوتم ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزان زۆر نزیکە بینەوە دەکرێت هەر لێرەوە چۆنێتی با بڵێن خۆ ئامادەکردن بۆ ئاوێتە بوون بە مانگە پیرۆزە چونکە مانگە پیرۆزە هەمیشە تایبەتمەندیشی هەبووە لە ئەنجامدانی پرسشەکانی ئێمەیە و نەزەرێکی تایبەتیشمان هەیە هەمیشە پێش چەند مانگ ئێمە کە لە ڕەمەزان نزیکە بینەوە داواکەین خۆی گەورە بمانگەێنی بە مانگە ڕەمەزانی پیرۆز چونکە حکمەتێکی تایە چونکە دەواازەیەک و دەرفەتێکی زۆر گەورە و فراوانە بەوەی ئێمە بتوانین خۆمان ئاوێتەکەین بە عیبادەت و پەرستشەکانی خۆی گەورە. جا لەم بارودۆخە تایبەتەشەوە ئێمە ڕوانینێکی تایبەت دەدەین بە پەرستشەکان. پێم خۆشە پێمان بڵین کە چۆن خۆمان ئامادەکەین بۆ داخڵبوونمان بە مانجی پیرۆزی ڕەمەزان. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاوی خۆی گەورە لە جەنابەت و تەواوی بیسەنار و بینەرانی کەناڵی ئیسمانی پەیام زۆر سپاس و سوپاس بۆم دەرفەتە دەستان خۆش بێ لە جێی خۆیان بوو. طبعاً مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە و مانگێکی گەورەیە و زۆرێک لە زانایان زۆر بە گەورەی باسییان کردووە کێکە لە هەرێ مانگە گەورەکان چونکە مانگی ڕەمەزان قورئانی پیرۆزی تیاتۆتە خوارەوە و بگرە هەموو کتێبەکانی تریش وەکو عولەمانە فەرمون کتێبە ئاسمانیەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆز هاتوونە خوارەوە. بۆیە سەحابیەکان کاتێککە ڕەمەزان نزیک ئەبەوە 6 مانگ ئەو دوعای کاکرێ اللهم بەلیغنا ڕەمەزان 6 مانگ پێش هاتنی ڕەمەزان ئەم دوعایە نەکرد اللهم بەلیغنا ڕەمەزان خۆیان مانگەین بە ڕەمەزان. دوای ئەوەش کە ڕەمەزان خەریب و کۆتاییە هاتوواتە لە ڕۆژانی جەژنە 6 مانگی تر دوعایە نەکرد خۆی پەروەردگار ئەم پەرستشانان لێوەرگرێ چونکە ئەوان ئازانی لە ڕەمەزانە چیان کردووە. هەمیشە دڵی ئەوان لای ڕەمەزان بووە بە تەکید هەمیشە پێشوازیکردن چ بۆ ماڵەوە هەمیشەوە بەستی ڕەمەزان بوون. ئێمەوە جاریا واتێگەین کە 10 ڕۆژی ما بۆ ڕەمەزان مەسەلەن 15 ڕۆژی ما بگرە مانگێکی ما لە شەعبانە ئەم دوعایە ئەکەین نا بە تەکید سەحابیەکان 6 مانگ پێش ئەوە ئەم دوعایان کردووە. بۆچی ئەم دوعایان کردووە یعنی بۆچی 6 مانگ پێش ڕەمەزان ئەم دوعایە بکرێت لەبەرەی ڕەمەزان گەورەیەکی تایبەتی خۆی هەیە یعنی وەکو عەرزم کردی قورئانی پیرۆز لە ڕەمەزانە هاتووەتە خوارەوە هەموو کتێبە ئاسمانیەکان لە ڕەمەزانە هاتوونە خوارەوە و لەم مانگەیە شەیتانەکان کۆت و زنجیرەکرێن هیچ مانگێکی تر نییە یعنی شەیتان کۆت و زنجیر بکرێ و نەتوانێ زەرەر بە ئینسان بگێنێ واتە لەم باقی 11 مانگەکەی ترە شەیتان لە هەموو کاتێکە لە کەمینە بۆ مرۆڤەکان کە بەسیترین هەڵیان پێ بکە کە هیچ نەبێ ینی گومان بخاتە شەک و گومان بخاتە دڵیانەوە. بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەمە نییە. جا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆرێک لە عیبادەتەکان مزاعفن بۆ نمونە لەیلەة القەدری تایە قورئانە فەرمێ لەیلەة القەدر خەیر من 1000 شەهر لەیلەة القەدر خێری 83 ساڵ و 4 مانگ عیبادەتی هەیە. ئەمە قورئانە فەرمێ واتە مەجاری ئەوەشی تیانە بڵێن
ئاکری ئەم حەدیسە خوێندنەوەیەکی تری هەبێ زانایەکی تر بە شێوازێکی تر تەفسیری کرد بێ صحیح بێ دەرەجەی صحەتەکەی چۆنە نا واتە لە کۆڵ ئەمەش بوویتەوە قورئانە فەرمێ لەیلەة القەدری خەیر من ئەلف شەهر واتە تۆ هەر کەسێک هاتە مانگی ڕەمەزانەوە ئەم دەشەوەی ئاخیری زیندوو کردەوە هەر لەم دەشەو ئاخر زۆر نییە تۆ دەشەو لە ڕەمەزانە بمێنیتەوە بتوانی لە دوای عیشا و عیبادەتکەی خۆ زۆرێک لە خەڵکی ئەمە هەر ناخەون یعنی لە ڕۆژە ئاساییەکانە ناخەوێت تا نزیکی 2-3 شەو ئەی خۆ لە ڕەمەزانی شەپارچەوە دێتە نزیکیەتە 3 شەو کەوابوو کە تۆ لە ڕۆژی ئاسایی ئەتوانی چەند مانگێکی زۆر نەخەوی ئەی ئەم دەشەوە تەرخان کە بۆ عیبادەت ئەزانی ئەگەر تەرخانیکەی بۆ عیبادەت 83 ساڵ و 4 مانگ تۆ عیبادەتت بۆ ئەنووسێ بەڕاستی ئەمە زەخیرەیەکی گەورەیە ئەم زەخیرە گەورەیە ئێکابوو ئێمە وا بیر نەکەینەوە بۆ نمونە من ئەگەر 1 ساڵ ڕەمەزانم بە نسیب بوو ئەم دەشەوەم زیندوو کردەوە کابوو تەمەنێک عیبادەتم لەم لاوە کۆ کردوێتەوە و لەوە چیان دێکەس بیر کات و ئیترم پێویستم بە عیبادەتی تر چییە واتە خۆ لەوە چێت تەمەنی من هەمووی خۆی 70 ساڵ نەبێ 83 ساڵ و 4 مانگ عیبادەتم کۆ کردوێتەوە ئەی نازانی لەو لاوە دەیان تاوانی مزاعفت هەیە ئەگەر ئەم عیبادەتە مزاعفە نەبی ئەم تاوانە مزاعفانە کە لەسەر تۆ نووسراوە و حسابی بۆ ناکەی ئێمانە بەچی ئەسرێتەوە ئەی نازانی تۆ ئێمە غەیبە دەکەین بەلامانەوە زۆر ئاساییە کورە دقەی چێکە بۆ پێکەنین ئەو کورە کات بەسەربردنێکە ئەی نازانین غەیبەت وەکوواە گۆشتی براکەی خۆت بە مردووی بخۆی ئەی نازانی هەموو نەزەرێک کە لەسەرمان ئەنووسێ وەکوایە شەیتان تیرێکی ژەهراوی بیا لەسەر دڵمان لە ڕۆژێکە چەند نەزەرەکەی ئیوایە ئەگەر لە زۆر ڕۆژێکە لی برسی ئەمڕۆ چەند نەزەرە کردووە بۆی حساب ناکرێ چکە چۆتە بازار چۆتە زانکۆ چۆتە دەوام چۆتە ئەم لە هەر نەزەر تاوانێک نییە کە حسابی بۆ بکرێ تۆ گەر حساب لە ڕۆژێکە لەوچێت 500 نەزەر کرابێ بگرە زیاتر ئەی ئەمانە چی ئەم تاوانە ئەسڕێتەوە بەتەکی دەبی عیبادەتە مزاعفانە ئەم تاوانە توەسرێتەوە ئەی نازانی تەنها لە ڕەمەزانە دەرگاکانی بەهاشەمووی کراون هەر هەش دەرگاکەی باش کراوەی لە ڕەمەزانە لە کام دەرگاوە تۆ ئەچیتە ژوورەوە عیبادەتەکەی تۆ شمولی چی دەرگایەکە و بە تایبەتیش دەرگایەکیان تایبەتە بە ڕۆژەوانان بەڵام کۆمەڵ عیبادەتی ترێ هەر لە ڕەمەزانە ئەیکەی تۆ لۆچێ لە دەرگایەکی تر بێ بەڵام ڕۆژوو تایبەت لە دەرگایەکی تایبەتی بۆ دانراوە لەم دەرگای و ڕۆژەوانان ئەچنە ژوورەوە کابێ ئەم عیبادەتە مزاعفانە لە مانگێکی ترا دەست ئێمە ناکەوێ بەڕاستی بۆی قسێکی شعرێکی زۆر جوانی مەولانا هەیە کە بەرچاوم کەوم لە ڕۆژانەیە ئەفەرمێ عیبادەت فەلسفەی عمرە هەتاکو ماوی وریابە خەریکی تەزکیەی نەفس و ڕەفیقی ئەهلی تەقوابە عیبادەت فەلسفەی عمرە واتە تێگەیشتنە لە تەمەن لە ڕاز و نیازەکانی تەمەن کابی ئەم عیبادەتە ئەگەر ئینسانێک بە کوردیەکەی بڵین ئەگەر لە تەمەنیا لە عیبادەت تێنەگەیشت بێ واتە ئەم تەمەنەی جوان نەکرد بە عیبادەت واتە لە فەلسفەی تەمەن تێنەگەیشتووە واتە نازانێ ئەم چێ هێناوێتی بۆ دنیا و بۆچی هاتووە و بۆ کوێ ئەڕوا ئینسانیش ئەگەر لەم سێشتە تێنەگەی واتە لە فەلسفەی تەمەن تێنەگەیشتووە ئەی پێویستە ئێمە خەریکی چی بین لەم دنیاە خەریکی تەزکیەی نەفس بین ئەی تەزکیەی نەفس چۆن ئەکرێ بە عیبادە دەکرێ ئەم نەفسە چۆن پاگە بێتەوە ئێ خۆت ئینسان لایەنی زۆری ئینسان عملی ئینسان لایەنە ڕۆحیەکەیتی عولەمانە فەرمونون حتا بە عولەمایانی با بڵێن ئیسلامی و غێری ئیسلامی شۆ تا بڕۆ لە علم النەفسا بخوێنەرەوە ئەڵێ ئینسان ئەگەر لایەنی ڕۆحی مرتاح بوو لایەنە نەفسیەکەی ڕۆحیەکەی پێڵەی ویژدانەکەی پێڵەی ئەڵێ ئەمە ئیتر لە سەیە حەفتایەتی لە سایاسی لاشەی ئینسانە ئەڵێ لەم لە سایاسیەش خۆی لە خۆی و دوای لە سای حەفتاکەکەی ئەڕوا بە دوایە زۆر باشە جەنابی دکتۆریانی ئێمە هەر ئیشێکەکەین یان بۆ هەر دەرفەتێک کە خۆمان ئەبینینەوە لە پێشوازیە و چوونە ناو دەرفەتێکەوە جۆرێک لە ئامادەکاری و پلانمان هەیە مەسەرەن یان ئەبێ هەتبێ ئەم چەند ڕۆژەمان ماوە تامانگی پیرۆزی ڕەمەزان ئەکرێ ئێمە جۆرێک لە ئامادەکاریمان هەبێ بۆ خۆمان بۆ نەفسمان بۆ چۆنەتی عیبادەت بۆ ماڵ و مناڵ مەسەڵەن کۆمەڵگا بۆ چۆنەتی داخل بوونمان ڕێخستن پزیشەکانمان چ جۆرە ئامادەکاریەک ئەسڵن پێویستە بۆ چوونە نێومانگی پیرۆزی ڕەمەزانەوە هەڵبەتە ئەم مانگە پیرۆزە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو سەلمانی فارسی ئەگێڕێتەوە
ئەڵێ لە کۆتایی مانگی شەعبانە پێغەمبەر صلی الله علیه وسلم وتارێکی ئەدا ئەم وتارە پێوترا وتاری خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزان واتە هەر بیدایەت ئەم دوعای کە باسمان کرد خۆ ئەم دوعایە تایبەت نییە بە تەنها مسلمانانەوە تەنها مثلەن سەحابیەوە ئەم دوعایە بۆ هەموو ئینسان مرۆڤ مسلمانەکانی سەرزەویە کەەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من دوعای کرد ئەمە دوعای پێغەمبەری خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە وتارەکەیە کە ئەیدا بۆ خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزان لایەنی ڕۆحی ئینسانەکانی ئامادا کرد ئەی فەرموو ڕەمەزان ئەوەله ڕەحمە وأوسطه مغفرة ڕەمەزان بیدایەتی ڕەحمەتی خۆی پەروەردگارە خۆت ئامادەکە بۆی لەم ڕەحمەتە بێبەش نەبی ئەمانە چی هەست بەم ڕەحمەتەکە ئەوەی خۆی ئامادە کردو بۆ ڕەمەزان ئەوەی لەزەتی لە ڕەمەزان کردووە بۆیە کەسێک ینی جاری وایە سەفەرێکی زۆر خۆشەیە خۆی بۆ ئاماداکە بۆم نە کەسێکە چێ بۆ عەمرە کەسێکە چێ بۆ حەج چی هەست بە لەزەتی ئەم سەفەرەکە ئەوەی بەڕاستی لە ناخیە ڕۆحی پاکرد بێتەوە لێ پاک بێتەوە پاچیات بێتەوە ئەگەر کەسێک بۆ نیەتێکی تر چوو بێ ئیدیکا کە هەندێک کەس لە ینی تەشبیه نەویە کورە بە قورئان وا تەمەنێکمان تێپەڕانە حیاشمانە چی عەمرێک نەکەی ئەنجا پارەیەکمان هەیە ئینسان بەڕاستی ئەگەر ئەم پارەی حەجێکیش نەکات دوای ئەڵێ ئەم ڕەزیلی چولوکەی حەجێکی نەکرد ئەمە ئینشاڵڵا خەڵکانی گوانین بەڵام ئەگەر ئەمەی تێکەوت کەوا بوو ئەم کەسە بەم ڕۆحیەتە پاکەوە لەزەت لە عیبادەت ناکە بۆی من ئەچم بۆی مەسەلەن سعودیە ببین و وڵاتێکی چۆنە و بەگەڕەکە بۆیە جاری وایە کەسێک مەسەلەن ئەچێ بۆ لە متعیدێگە پرسی وڵی فڵان کەس هەر لەگەڵمان مەسەلەن بۆ عەمرە بۆ حەج کاکە لە وتێلەکە ناتە دەرەوە ئەسڵەن فتایەکی دابوو نوێژی وتێلەکە و فندقەکە فەرقی نییە لەگەڵ نوێژی حرەمە کۆمەڵی لەم شتانە ئەجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموو بۆی لەم ڕەحمەتە بێبەش نەمون خۆم ئەوەله ڕەحمە هەموو ڕەحمەتەکانی پەروەردگار هەموو دەرگاکانی پەروەردگار هەمووی کراوەیە بۆ ئینسانەکان ئاوا خراوەتە سەر پشت بۆ ئەوی ڕەحمەتی خوای پەروەردگار بردکەوێ لە ناوەڕاستەکەشە لێخۆشبوونی خوایە ئێمە چیمانەوێ ئێمە ئەمانەی خوا لێمان خۆشبی ئەمانەیە زەخیرە توێش بۆ قیامەتکەکەینەوە ئەی ئەم توێشە بۆ چییە و ئاخیر و نەجات بوونە لە ئاگری دۆزەخ ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثەکە فەرمێ ئاخیری ڕەمەزان نەجات بوونە لە ئاگری دۆزەخ کابوو تۆ ئەم سێ نیعمەتە بەدەستبێنی نیعمەتەکانێکی زۆر گەورن ئەجا پێغەمبەری خوا لە وتارەکە فەرموو ئیستیغفار زۆر بکەن داوای لە خۆشبوون زۆر بکەن چکای فەرموو من لە حەدیثی صحیح پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم من لە ڕۆژێکە لە ڕیواتێکە 70 جار لە ڕواتێک ترە 100 جار داوای لێخۆشبوون لە پەروەردگارەکەم ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژێکە 100 جار داوای لێخۆشبوونی کردبێ کە پێغەمبەران هەمویان معسوومن کەیتر لێپرسینەوەیان نیە و بۆ بەهەشت ئەی ئێمە ومانان ئەبێت چەند جار پێویستیمان بە ئەستەغفر الله هەبێ ئەنجا بە تەکیدی لە دەشەوی ئەخیر ئەکردەوە لە دەشەوی ئەخیر بمێنەوە لە مزگەوتەکانە وەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەشەوی ئەخیرە ئەسڵەن لە خێمە بچووکەکەی خۆی لە ناو مزگەوتیشە خێمەیەکی بچووکی هەڵەدا وەکو ئیبن قەیمە فەرمی ئەچوو خێمە بچووکەکەی خۆیەوە بۆی تەواو خەلوێکی تەواو بکە ڕاز و نیازەکانی لەگەڵ پەروەردگارە ئیتر دەست پێ بکاتەوە ئیتر خوای پەروەردگار ئەم حەبلەی ئەم پەیوەندیە کە لەگەڵ پەروەردگارە تەبعاً پێغەمبەران هەمویان پەیوەندیان نەبچڕاوە ئەی ئەگەر بۆ من و تۆ ڕۆژانێکی ئاوا هەبێ لەیلەتول القەدر و عیبادەت مزەعەف بێ بۆ دەشەو نەچین لە مزگەوت ئیعتیکاف بکەین بەداخەوە ینی ئیعتیکاف لە وڵاتەی ئێمە زۆر کەم بووە چەند ساڵێکە ئەبینین ینی ئەبیستین لە مزگەوتەکانە الحەمدوللا خەریکە کۆمەڵی خەڵکێک زیندوویەکەونەوە بەڵام ئەگەر بگەڕین بۆ 10 ساڵی پێش ئێستا ئیعتیکاف لە مزگەوتەکانە زۆر نادیر بووە وەرە ئیعتیکافە زیندوو بکەینەوە ئەزانی لەزەتی عیبادەت لە مزگەوت تا چەنە زۆرە ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ باشترین شوێن باشترین بستەخاکێک لەم سەرزەویە هەبێ کوێ مزگەوتەکانن زۆر باشە با لێرە ڕاوەستی من دڵنیام بینەرانی بەڕێز و خۆشەویستیانی دەرک بەواکەن کە ئێستا دەرگای مزگەوتەکان داخراوە و لە سەرەتای بەرنامەکەمەوە وتمان کە ئەمە لە بارودۆخێکی تایبەتین چۆن خۆمان ئامادە بکەین پلانمان چی بێ بۆ قەرەبووکردنەوەی ئەگەر هاتوو حکوومەت دەرگای مزگەوتەکانی بەڕێی مسلمانان و نوێژخوێنان و ڕۆژ و گرانان نەکردەوە بە ئینشاءڵڵا هیوادارین کە بکرێتەوە بەس ئەگەر لە بارودۆخەکان نەکرایەوە چۆن بتوانین مزگەوتی دیکە دروستکەین لە ناخمانە لە ڕۆحمانە لە ماڵمانە مەسەلەن ئەو ڕۆحەتەی لە ناو مزگەوتمانە بۆمان دروستە بێ بە چی قەرەبووی بکەینەوە ئەسڵەن
ئێوە لەم بارودۆخەیە چیتان هەیە بۆ جێگرتنەوەی مزگەوت؟ پرسیارێکی زۆر جوان و زۆر لە جێی خۆیاتی. لە ڕاستیە وەکو عەرزم کردن باشترین شوێن مزگەوت، بەڵام ئەم بەرنامەی ئێمە وەکو مەسیحیەت نییە عیبادەتمان تەنها لە کەنیسا پێ بکرێ، واتە تەنها عیبادەت لە کەنیسا ئەکرێ، وەچوویتە دەرەوەی کەنیسا نە عیبادەتەیە ئێتر وا بڵێن هەموو شتەکان فریە و سانسۆری لەسەر نییە. لەم ئیسلامەیە وانە. مزگەوت شوێنی کۆمەڵی عیبادەتە، بەڵێ بە تەکی دوایە وەکو نوێژەکان و وەکو کۆمەڵی عیبادەتی تر ئاعتیکاف و کۆمەڵ عیبادەت کە لە مزگەوت تەراویحەکان مەسەڵەن لە مزگەوتەکانە بە تایبەت کە پەیوەستە بە ڕەمەزانەوە و تەبعەن ئەبێ ئینسان لە نەک تەنها لە ڕەمەزان، خۆ مزگەوت دروست نەکراوە تەنها بۆ ڕەمەزان، ئەبێ لە کاتەکانی تریشە پەیوەست بین بە مزگەوتەوە. بەڵام ئەگەر وەکو جەناب دەفەرمووی ئەگەر ئەوە گریمان ئەم نەخۆشیە تەشەنەی با بڵێن مایەوە و تا زەمەنێک ڕێکارەکان هەر بەردەوام ڕێکارە سەحیەکان وتیان مزگەوت با نەکرێت و ئێمە چی بکەین بەڕێزان؟ ئێمە خاڵی یەکەم ئەوێ ماڵەکانمان بکەین بە مزگەوت. ئێمە لە بیرمان نەچێ، ینی وەختی خۆشی یعنی هەندێک کەس خراپ حاڵی بوو، یعنی کەسێکە بوو ئەچوو بۆ تەراویح و بگرێت لە مزگەوتی شەئەمایەوە ئاگەی لە ماڵ و مناڵی خۆی نەبوو، یعنی وای لەگەڵ ڕێزمە فێر نەکرد بوون. ئەگەر ژنێکە ناتوانێت بۆ مزگەوت، ئەگەر نەخۆشێکی ناتوانێت، ئەگەر مناڵەکانی ناتوانن ئەوەندە لە مزگەوتان نەمێنەوە و خەویان دێ لە ماڵەکانی خۆیان بۆ نەکردن بە مزگەوت، هەر خەریکی سەیری مسلسلە و خەریکی پۆبجی و خەریکی ئەنتەرنێتی فری و کە ئەم ئەنتەرنێتە فریە جەرگی هەمومانی خوارد و ئەخلاقی ئەم میلەتەی زود میلەتانی دنیا هەمووی تێکدا. یعنی تۆ چ بەڕاستی معناکی تیانی من خۆم لە مزگەوت تابم و مناڵەکەم بەڕاستی لە ماڵەوە سەیری ئەفلام کات، چونکە ئەم مناڵم بەرەو هەڵدێرە ڕوا، بەڵام خۆم تازە لۆچی قاڵ بێکم گرتە بێ و تەمەنێکم بەڕێ کردووە و لەسەر دینداری و جەندێ برادێرێکی گو جاری وایە ئینسان لەبەر عەیبەش بێ ناتوانێت تاوام بکات، چونکە خەڵکێک چاوایلێتی جاری وایە ئەم لەبەر عەیبەیە مەسەلەن تاوانەکە کە ناگە خۆی پەروەردگاریش لێ بوورێ. بەڵام تۆ ئەگەر ماڵ و مناڵت کۆنتڕۆڵ نەکەی نەیکەی بە مزگەوت کابوو ئێستا ئەبێ ئێمە چی بکەین؟ بەڕاستی ئەبێ ماڵەکانمان بکەین بە مزگەوت. چۆن بیکەین بە مزگەوت؟ ڕێکارەکان یەکەم ئەبێ ئێستا ئێمە لە ئێستا و ئەم مناڵانەمان فێر کردبی هەر لەم زەمانەوە کاکە ئێمە ئەتوانین لە ماڵ و مناڵمانەوە نزیکی 2 مانگ زیاتر لە ماڵەوەین، تۆ بۆچی لە ئێستاوە نوێژەکان لە ماڵەوە بە جەماعەت ناکەی؟ خۆ تۆ ئەتوانی لەگەڵ ماڵ و مناڵە شەر نییە ماڵ و مناڵ کۆی ماڵ و مناڵ حازر بێ، ئەوەندەی کە حازر یەک نەفر لەگەڵا بێت تۆ جەماعەتەکە دروستە، لە ئەوە تۆ جەماعەت لای خۆشەویستەکەی. مەسەلەن تۆ ئەم کاتە فریانە ئێستا لە ماڵەوەین، زۆر بەمان لە ماڵەوەین جاریوە بەخوا لە ماڵەوە بێزارم ناتوانم چی بکەم، ئەسڵەن نازام هەند بۆ بێزاری، ینی بەشێک دانێ بۆ کتێب خوێندنەوە، بەشێک دانێ بۆ قورئان خوێندن. تۆ پێشتە بڕم ینی هەندێک جار ئێمە فێرگەمان هەیە، مەسەلەن فێرگەیەک مەوقعێک بەکارهێنی نەدوەیەک بەکارهێنرێ بۆ ڕاهاتن، بۆ نمونە نەدووە ڕاتەهێنێ لەسەرەوەی کە چۆن لە ڕۆ کۆمەڵاتیەکەوە لە دەرەوە بژی، چۆن مامەڵەی دینداری بکەیت، چۆن فێرگەیەکت هەیە مەسەلەن چۆن هەڵس و کۆت بکەی لەو بوارەیە. ئێمە ئەکرێ تا ئەو کاتێک کە دەرگای مزگەوتەکانمان نەکرێتەوە ناکرێ ماڵەکانمان بکەین بە فێرگەی دینداری، چۆن هەڵس و کۆت لەگەڵ تاکەکانی کۆمەڵگە بکەیت، چۆن قورئان بخوێنی، چۆن وانە ئاینەکانت بخوێنی، چۆن جەماعەت بکەی. ئەسڵەن لە نوێژەکان تا چی ئەڵێی مەسەلەن ئەکرێ ینی ئێمە لە ماڵەوە ئەم ڕاهێنانە بکەین ئەم فترەی کە دەرفەتمان بۆ ڕەخساوە. بەتاکید ئێمە وەکو جەناب تفەرمی ئەتوانی ئەم ماڵەکانمان بکەینە مخەیەم، هەندێک کەسەی بۆ مخەیەمێکە چێتە دەرەوە چەند هەفتە و لەوە چەند مانگێک ئێمە لە دەری وڵات تەلەبە بووین، ینی مخەیەمیان هەبوو 2 مانگی پێش و گریمان تۆ مخەیەمێکە و ماڵ و مناڵە بەجێش تۆچی لە مخەیەمە دەرسی تعلیمی و بەرنامە هەیە و سعات ئەوەندە محاضەرێکە، ئەوەندەی بۆ ئەوەندە قورئان خوێنی، ئەوەندەی تر ذیکرەکەی، ئەوەندەی تر کتێبە خوێنیتەوە، ئەوەندەی تر بەرنامەیەکی تەرفیهی و نان خواردن و کاکە ئەم بەرنامەی لە ماڵیشەوە تەطبیقە کرێ. ئێستا کاکە ئەو کەسانی کە قسەیان هەبووە بۆ نمونە پێشتر محاضەراتیان هەبووە دروستیان هەبووە تا ئێستا دەرسەکانیان بەردەوامە، کاکە ئەی ئەم ئەنتەرنێتە هەرە بێ ئەمە بۆ هەندێک شتی تر ئیسفادەی لێ بکەی بەکاری بێن کە ئیسفادەی لێ ناکەین، بۆ دەرسی ئۆنلاینت نییە، بۆ محاضەراتی ئۆنلاینت نییە، بۆ نەسیحەتی ئۆنلاینت نییە، بۆ دنیایە شت هەیە تۆ لە پەیجەکەی خۆتە لە شوێنی تر وەرێگری بڵاویکەی تۆ خەڵکی ئیسفادەی لێکە، قورئانی پێ لێ نادەی و بۆ قورئانی پێ لێ نادەی و وەکو عەرزم کردی ئەم مناڵانە ئەگەر پەروەردەیان کە یعنی
مثلا قەیچێکە یان هەندێک شتە نابێ بڕیە بۆ نمونە ئەگەر تۆ ڕسمێکی دوو مناڵەکەی خۆت مثلەن داد ناو نی سەعات کتێب بخوێنەوە ئەگەر ڕسمێکی ئەم دوو مناڵە بگری چ کتێبێکیان بەدەستەوەی خەڵکێکی ئەڵێ حەزەکەم بخوێنمەوە بەڵام نازانم چی بخوێنمەوە تۆرە ڕێ نیشاندەریان بە مناڵەکانی من ئەم کتێبە ناخوێنەوە لە ڕۆژی ئەوەندە بۆ ئەوەندە ئەم کتێبەی خوێندەوە ڕۆژی ئەوەندە مثلەن 5 ئاەتیان پێ لەبەرەکەم نا 5 ئاەتی بۆ لەبەر ناکرێت 2 ئاەت کاکە 1 ئاەت مهمەوێت تۆ بەردەوام بی کاکە تۆرە ڕۆژی چەند کەلیمەیەکی مەسەلەن لە زمانی ئینگلیزی لە زمانی عەرەبی پیان لەبەرکە لەمەوە مەسەلەن مناڵ جا ڕەمەزان دێ ئەزانی ئەم مانگی بەخشینە فێری بەخشینی کە ئەزانی تۆ ئێستا مناڵەکان لەوە چێ مەجای ئەوان نەبێ خۆت مەجالیان نادەی بچن پارە سەرفکەن تۆ ڕۆژی ئەگەر 500 دیناریشی داواتێن 500 دینارە بیدەیتێ بەڵام فێریگە فێری بیکەیتە دەغیلەیەکەوە ئەزانی کۆمەڵێ خەڵکی فەقیر مەسەلەن تۆ باسێکی لە ماڵەوە وەڵی فڵان کەسیان پێوتم ماڵێکی زۆر فەقیرە ئەزانی تۆ فێری بەخشندەیت کرد مناڵەکەی تۆ ئەڵێ باک وەڵام دەخیلەکەی منیش مەسەلەن 10,000 تیاکۆ بۆ تخوا دەی منیشی بخێرە سەر ئستاز ئێمە ڕاهاتوین بە حکمیەوەی مەسەلەن چەند تەمەنمان بێەوەی ئەسڵان لە 100 ساڵی ڕابردووە لەوانەیە ڕووداوێکی وا ڕووین دابێ دەرگای مزگەوتەکان بەڕووی مسلمانان و بە تایبەت ڕۆژ و گرانادا بخرێ باشە ئەگەر مزگەوتێکدا خراپێ مەسەن دایانی تر کراوە بوو تۆ پێت وایە ئەتوانین بەڕۆحێتیشی بەرزەوە ئەم ڕەمەزانە لە ئەگەری نەکردنەوەی مزگەوتەکانە بەڕۆحێتیشی یعنی ئێمە چونکە ڕاهاتوین ڕەمەزان ببینەوە ناو مزگەوتەکان لەگەڵ مزگەوتەکان هەبژین تا ئەو کاتی تەواو بن تۆ پێت وایە ئەم ساڵ ئەتوانین بەبێ مزگەوت ڕەمەزانێک بەڕۆحێتیشی ئیمانی بەرزەوە بەڕێ بکەین من حەزەکەم لەوە ئەم پرسیارە جواب دەمەوە یعنی ئێمە ئەبێ کۆرۆنا ئەم کۆرۆنایە دەرسی فێرکرد بین عیبرەتی لێ وەرگین یعنی ئەم کۆرۆنایە فێری کردبین کە ئەم کەونە جارێ پەروەردگارێکی هەیە ئەم دەسەڵاتی پەروەردگارە لە کونفەیەکوونێکە سیستەمی ئابووری تێکدا سیستەمی سیاسی تێکدا ناز وڵاتانی هەمووی مەشغوڵ کرد مەسەلەن بە یەک ڤایرۆسی بچووکەوە ئەو وڵاتە زلهێزانەی کە دیعایانە کرد وەکو فێرعەون و نەمرود و دەسەڵاتیان ئاوا ڕەهایە و بەکلیکێک هەموو سیستەمی جیهانیەکەن و چیان حەز لێبێ ئەیکەن ئەوە دەرکەوت ناشتیوانیە ئەم پەروەردگارە ئەم کەونە پەروەردگارێکەیە ئەم کلیک و کونفەیەکون و دەسەڵاتی ڕەهای پەروەردگارە ئەم دەسەڵاتی ڕەهایە کە پەروەردگار لێرەوە قسەکەم ئەوەیە کە ئینسانێکی هێناوەتە مرۆڤێکی هێناوەتە ئەم سەرزەویە گەورەترین کائینە گەورەترین بوونەوەرە لە سەرزەویە کابێ ئەم گەورەترین بوونەوەرە لە هەر شوێنێک بێتوانیشی خۆی بکە لە هەر شوێنێک ئەتوانی بۆ نمونە ئێستا بەڕاستی من لەم ڕۆژانە لە شوێنی ترشاوتم بۆ نمونە ئێستا بەخشندەیی ینی خەڵک تەسەووری ئەکرد لەم زۆرۆفەی کۆرۆنایە خەڵک ئەوەی هەیە پەلاماری ئەدا بۆ خۆی و باوەشی پیاکە و سەرۆت و سامانی هیچ کەسێک دینارێک نابەخشێ و کەس ئاگای لە کەس نییە دەرکەوت ئەمەوانیە دەرکەوت ئەوانەی ڕۆحیان پاکە دڵیان پاکە لەگەڵ پەروەردگارە ڕبط و عەلاقە نەبچڕاوە دەرگان وەڵا کردووە بۆ خەڵک بڕۆ ئەمە و بەخشینانە لەم وڵاتەی ئێمە هەیە خۆ ئەگەر ئەم بەخشینایانە نەبووە کارەسات ڕووی ئەیە بۆی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خۆت بپارێزە لە ئاگر ئەگەر بە لە تەخورمایەکیش بێ کابوو لە تەخورما بوو بە سەلەی خواردن بوو بە دەیان دەفتەر دۆلار بوو بە دروستکردنی خستەخانەی گەورە لە شارەکانە بوو بە ئەوەی کە خەڵک لەم زوروفەیە من مەسەلەن خەڵک ئەناسم بڕوا ئەکەی خەڵک هاتووە بۆ لای من کرێچی بۆ وتێتی ساحب ماڵ دەرم ئەکا هەر لەم زریفی کۆرۆنایە پارەم نییە کەسابەتم نییە ئیش نەماوە کرێکاری مەکرد ڕۆژی شتێکم دەستەکەوت ئێستا ئەوەش نەماوە نزیکی 20 وەرەقە هاتووەتە سەر بۆ خاتری خۆ ئەگەر کەسێکە ناسی بڕواکە بە یەک نەفەرم ناسان کە زەکاتیە بوو وتیەوە هەمووی کرێخانەکەی عایدی من هەرم و 20 وەرەقەکەی بۆیە بە کەسێکی ترمتم نەخۆشێکەوە تا لە خستەخانەی شارکەوتووە و ئاوایە و لە فڵان شوێنە و لێکێ لە دەرەوەی سلێمانیە و چەند وەختە لێرێ و کەسابەتی دیە و وتی ئەوە پێشەش وەرەقە بیشی ببوو ئەو کەسەیرەکەی ئەمانە ئەبینی بەڕاستی ئەم میلەتەی ئێمە بەس ئەوە بزانین ئەم ڕۆحیەتە پاکە لەکوێوە هاتووە ئەم دڵە پاکە لەکوێوە هاتووە ئەم سەخاوەتە لەکوێوە هاتووە ئەم بەخشینانە لەکوێوە هاتووە بەڕێزان هەمووی لەم سەرچاوەکەی لەم ئیسلامەوە سەرچاوی گرتووە تۆ بابگەڕینەوە مەسەلەن بۆ سەیری لادەکانی کوردەواری خۆمانکە یعنی حتا بۆ ئیشی خۆشیان هەرەوەزیان هەبوو تیمی هەرەوەزیان هەبوو کەس لە ناحیەکە لە گوندێکە لە لادیەکە کەس فەقیر ناکەوت بۆچی چونکە خەڵکانێکە بوو نانێش فەقیر بێ نانێش احتیاج بێ ئاگان لە یەکتر هەبوو حتا جاری وا و مەسەلەن
لە ماڵێکە مێردەکەی ئەمرد مناڵێکی گەورەی نەبوو باشە کەسابەتی لادێش بەدەستەیەکرا ژنێک ماوەتەوە لەگەڵ دوو مناڵی بچووکە ئیزیشیان پێ ناکرێ ئیشەکانی جاران کە مێردەکەی کرد بە چەند ساڵێکی زەمنێکی زۆر هەر ئەڕۆیشت بۆ تەواو ئۆلادی ئاگان لەمە هەراوەس هەموو ئیشێکی بۆوە کرد دڵی بەخۆی نامە ئاگات لەوە بێ ئێمە لەگەڵ تاین ئێمە دەستبارین ئێمە ئیشەکانی تۆکەین ئێمە ئەم ڕاحێتە توانین لە حاڵەتێکە دیسان ئەڵێینەوە انشاءالله دەرگای مزگەوتەکان نەکرێتەوە بەڵام ئەگەر نەکرانەوە ڕەمەزانی نێو مزگەوتەکان ئەتوانین بگوازینەوە ناو تاکید وەکو باسمان کرد ئەتوانین ئەم طبعاً ماڵ مەدرسەیەکی گەورەیە هەموو ئەم ئینسانانەی من و جەناب تۆم ئینسانەکان لە مەڵ دەستەیەکەوە هاتوین کە پێوترێ ماڵ پێترێ بیت ئەم بیتە بەدەست خۆتە ئەتوانی بیکەی بە مزگەوت وەکو ئێستا زۆرێک لە خەڵکی کە دوێتی بە مزگەوت بەڕاستی من دەستخۆشی لە زۆرێک خەڵکەکەم یعنی ئێستا ئەو پەرستشانەی کە لە مزگەوت تاکرێ ئێستا لە ماڵەکان ئایکا حتا نوێژی بەیانی بە جەماعەتەکری حتا جاران ئەوەندەی کار نەبوو بۆی دەوام و دایرە ئەم ئێستا لە ماڵەکەی خۆیان زیاتر قورئانە خوێندرێ زیاتر دەوری قورئانەکرێتەوە ئەوەندەی مەجال نەبوو لەبەر سەرقاڵی ئێستا لەم کەرەنتینە و لە ماڵەوە بوونەوە مانەوە لە ماڵەوە سیستەمێکی دا بەرنمێکی داناوە بۆ خوێندنەوە بۆ کاتی دەرسەکان بۆ کاتی لێپرسینەوە بۆچی کاوە ماڵەکان بوون بە مزگەوت بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمێ وەرن بۆ مزگەوت نوێژەکان فەرزەکانتان لە مزگەوت تا بکەن هەر بوو ئەم سەردەمەژ نەبێ فەرموویەتی سونەتەکان بەرنەوە ماڵەوە بۆی مناڵەکانتان چاوتان لێ بکەن بۆی مەدرسەیەک بێ مناڵ فێری نوێژ بێ ئەیکە ئەفەرمێ مەسەلەن مناڵەکانتان لە 7 ساڵیەوە فێری نوێژکەن مناڵ خۆ ئەبێ بە عملی لە بەردەمیان نوێژ نەکەی بە عملی دەست نوێژ نەگری هەر تاوە جوان فێر ناوێت ڕابکرد لەوانەیانی بڕواکەی مناڵ وا هەیە هێشتا لەبەرەوەی نەچۆتە مزگەوت لە ماڵیشەوە تەراویحی نەبینیوە نەکراوە مەسەلەن لەوانەیە نەزانێت تەراویح چییە چەند ڕەکعاتە چۆن ئەکرێ مەسەلەن ئایا ئەکرێ ناکرێ ئەمە دەرفەتێکی باشە بۆی کە ئەمە بگوازینەوە ناو ماڵەکانمانەوانیش بە عملی بیبینن کە تەراویح چییە و چۆن ئەکرێ بەتەشید وایە من هەر خۆم ینی پێش ئەم زروفەش و ساڵانی پێشوو ژانی هەندێک شەوی تەراویح نەئەچوم بۆ تەراویح یا مەسەن لە شەو دوێژەکانە تەراویحەکانمان ئەبردە ئەوێ بۆ ئەوەی لە ماڵەوە ئەم تەراویحە بزانن چۆن ئەکرێ بزانن مەسەلەن کە من ئەوەندە ڕکعاتەکەم ئەوەندە ناکەم ئەمە چۆنە تێبگەن جارجار مەسەلەن مناڵێکم پێشە خست ئەوەی کە قورئانی باشەوەمانە ئەو تەراویحمان بکە سبەینێ فێر بێ لە شوێنێکە کەوتیان کەسێک پێشکەوی وایە لە شوێنێکاڵن کاکە پێشنوێژێکمان بۆ بکە قورئانی لەبەرە کەسێک گەورەی خوێنەوەرە نازانێت لەوە چ لەشی بلەرزێ لە ڕووی نایە ئەڵێ لە ڕووم نایە بەڵام تو ئێستا لە ئێستا و مناڵەکان ڕابێنی ئێستا مەسەلەن من لە ماڵەوە زۆر جار مەسەلەن یەکێ لە مناڵەکانم پێشنوێژیەکە کابوو ئەمە ئەم مەدرسەیە بەڵێ ئەتوانی دوایی فێریکەی کە جەماعەتی لای خۆشەویستەکەی و فێری ئەوەیەکی کە نوێژ لە مزگەوتی شانە بێ کە لە ماڵی شۆ بە کۆمەڵەکرێ و لە ماڵی شۆ نوێژ بە دوو کەسەکرێ بەسییانەکرێ و تێبگالەوەی کە ئەتوانن مەسەرن پیاوەکان کە لە پێشەوەن ژنانیش لەگەڵ ئەوانە نوێشکان خۆ هەندێک جار وا ئێمە وابیرەکەینەوە مەسەنگەر وا تێنەگە وازانێ ئەبێ کە لە مزگەوت ژنان لە مزگەوت جەماعەتەکان ئەبێ لە شوێنێکی جابێ و دیوارێک لە بەی نابێ ئێمە کە ئێستا لە ماڵەوە بە شێوازێکی تر نوێژەکە ئەتە تێگالەوەی کە بەم شێوازە ئاینی زانایانی ئاینی حەق نییە مەسەرەن لەوەی کە ئێمە هەفتەیەک لەوانەیە کەمترمان مابێ یانە لەو دەور و بەرە مەسەرەن تامانجی پیرۆزی ڕەمەزان لە ئێستەوە ڕێنمایی پێویست بدەن بە مسلمانان کە چۆن مەسەرەن بەدیلی مزگەوتەکان بدۆزنەوە باشە لە ماڵەوە چی بکەن چۆن بکەن نوێژەکانیان بەسەربردنی کاتەکانیان قورئان خوێندن ئەو ڕۆڵەی زانایانی ئاینی حەقە لە کێوە دەست پێ بکرێەوە ئەم هۆشیاریە چۆن بدەنە مسلمانان من ئەمەم پێ باشە گرنگی پێ بدرێ بەوەی کە ئیستیعدادێک هەبێ و زانیاری و ئامەخۆ ئامادەکردنێک هەبێ بەوەی لە ماڵەوە ڕێو ڕسمەکان ئەنجام بدەین وکو پێویست زانایانی ئاینی چ ڕۆڵێکیان لە ئەستۆیە بەتەکی زانانی ئاینی ڕۆڵیان زۆر لە ئەستۆی و هەمان ڕۆڵی ژێستا ماوە ینی بەنەمانی مزگەوتەکان ئەو ڕۆڵە نەفەوتاوە چۆن ئێمە هەر کەسێک لێ ئێمە بیگرە ئێستا دنیای ئەولەمە و دنیای جیهانی ئەنتەرنێت و ئەوانەیە کەم کەسەیە فەیسبووکی نەبێ کەم کەسەیە تویتەر و نازانم ڤایبەر و واتساپ و تۆڕە کۆمەڵاتەکان ئەکسەریەتی ئەگەر نەبێ دوانی هەیە لەم ڕێگەیەوە تۆ ئەتوانی پەیامی خۆت بگێنی ئەم پەیامە ئێستا کاکە دنیای تەوراتێ ینی خەڵک محازەرات بە ئۆنلاین ئەڵێتەوە دەورە ئەکرێتەوە شەهادادا من لەم مای پێشوە لە
پیجێکە دەورەیەکیان کرد بۆ منیش محازەرم تیا بوو شەهادەشیانەدا بە خەڵک کابوو ئەمە هەر نەوەستاوە کابوو ڕۆڵی مامۆسانی ئاینی ئێستا چۆنە لەو بەڵێ کەناڵانەی خۆیانەوە کە هەیەە کەوتم کەسێک هیچی نەبێ کەناڵێکی بە تایبەت دوان وسیانیش لەوەچەیە لەم کەناڵی خۆیەوە پامی ڕێنمایی بدا پەیام بدا مەسەرەن وتار بڵاو کاتەوە لە ڕەمەزانە چی بکەین بە ئاوا بکەین با مناڵەکانمان ئاوا فێرکەین با تەڕاویحەکانمان نەفەوتێ باشە و نوێژەکانمان نەفەوتێ زیندوو بکەینەوە باسی مەسەرەن گەورەی ڕەمەزان گەورەی شەوی قەدر مانەوەی قەدر هەر ئەوە نیخۆ لە مزگەوتابی تۆ لە ماڵشەوە توانی بمێنیتەوە ئێمە جاران خەڵکێگە بوو لە مزگەوتە ئەمایەوە تا سەعات سەی شەو مانەوەی مزگەوت تەبعاً خێرێکی گەورەیە بەڵام لە هەمان کاتە فەرز نییە سنەتە بەڵام دوایی کە ئەچوو بۆ پارشەویەک و ئەوەندەیە خوارد بێت تاقەدە بۆ هەر لە لای سفرەکەەوە لارە بۆ نوێژەکەی فەوتا وەڵی ماوە سازانی نوێژی ئەمبانیم فەوتا ئێکاکە تۆ سنت فەرزێکت فەوتان لەبەر خاتری سنەتێک یعنی ئەم پەیامانە ڕوونکردنەوە بۆ خەڵک بدرێ ئەتوانی بەڕاستی ناڵێم لە سەتی پەیامەکان وەکو خۆیەگا چونکە هەندێک کەسەیە تۆ مەسەرەن لەوە چێ لەو کەناڵەوە گوێ لە تۆ ناگری گوێ بیستی تۆ نابێ بەڵام ئەگەر بە ڕێژەیەکی زۆر پەیامەکانی تۆگا ئەلمهم تۆ ئەرکێکرد لەسەر شان بۆ ئەدات کردووە جێبەجێت کردووە ئەلمهم لای خۆی پەرودگار تۆ تاوانبار نابی ئەدای وەزیفەی خۆت دەسەوسان نەبین بەدیلمان هەبێ بەتاکید بەدیل هەیە کە ڕێگەیەکی ترمان هەبێ بگەینەوە هەمان سەرچاوی بەدەستێن بەتەکید بەدیل هەیە و بەدیلەکانی زۆرن و بەدائیل هەیە ئەتوانی ئەمەیان نە ئەوی تریان بۆ نمونە مەسەلەن من ئەڵێم ناتوان لەبەر ئینتەرنێتەکەم زەعیفە کاکە ئێستا مەسەلەن جۆرێک لە پەیوەندی هەیە ئەڵێن پێڵێن فریەکە هەر لە خۆ ئەتوانی لە ڕێگەی کورتەنامەوە خەڵک گوریاکەیت هەندێک کەناڵیشمان هەیە بەنمونێ بۆ نمونە کەناڵی پەیامێمە لێرەوە مەسەڵەن قساکی ئەزانی ئەکرێ مەسەن بیخێنە بەدیلی زۆر شت تاریایی نیە قورآن خوێندنە فێربوونی چۆنێتی قورآن خوێندنەوەیە بڕگەی زۆر پێویستە فەرموودە یارچی هەیە و هەروەها هەندێک کەناڵی تری بە ڕێزی شەیەمان مەسەلەن ئوسلوب پەخشەکەن ئێمە ئەسڵان ئەتوانین ڕێگەیەک لە کەناڵەکانی شەوە بدۆزینەوە بۆی بگەینەوە مەسەلەن وتارە ئاینیەکان گوتاری ئاینی بدەین بە خۆمان و ماڵ مناڵمان بەرحاڵ با من بێمەوە سەر ئەسڵی بابەتەکەمانەوە باسی مزگەوتمان کرد بۆیە مەلاگەری داخستنی مزگەوتەکانە بە دیلمان چی بێ دەست خۆش بێ ڕێگەی باشت نیشاندا بەڵام بابینەوە سەر مانگی پیرۆزی ڕەمەزان یەکێک لە جیاکەرەوە دیارەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و ڕۆژانی ڕەمەزان لەگەڵ ڕۆژانی یاسایی دیکەوەیە خۆمان نەگرینەوە لە خواردن و خواردنەوە ئەمەندە بەسە لە ڕەمەزان ئینسان بۆی بڵێ من لە مانگی پیرۆزی ڕەمەزانم ئایا چی بکەین بۆەوەی کە فعلەن ئێمە بە ڕۆژوو بین جوانە بەتاکید ئێمە جاری وە بە تایبەتی شتێکی لە کوردەواری خۆمانە خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزان ئەوەیە من موجەمی دەکەم پڕیکەم لە گۆشت ئەو دووسێن گۆشتە و کۆمەڵێک مەسەلەن ئەبێ هەنجووی شیرینی ئەبێ گوێز دەبێ و ئەبێ شیرینی نەوەکو ئەو نەوەی عەتە شیرینە لە ڕەمەزانە ببێ بە ئەزمە و ئەمە خۆ ئامادەکردنی ئەمانە شتێکی خراپ نین یعنی تۆ ئەگەر هەتا بە پێی ئەندازەی زیان مەصرفی تیانەکە ئێمە ناڵێن ئەمە شتێکی خراپن باکەزەوە نەکا بە ئەمە بکە بەڵام ئەمە ئەبێ ئەومان لەبیر نەچێ زیان مەصرفی نەکەین و ئاگامان لە فەقیر بێ و ئاگامان لەوە بێ زۆرێک لە خەڵکان لەم ڕەمەزانەیە بەڕاستی توانای ئەویان نییە سفرە بەڕازێنەوە وەکو تۆ و زۆرێک لەو خەڵکانە وەکو تۆیان بۆ ناکرێت کەوا بوو ئەمە بوارێکێتی بەڵام لەلایەنە ڕۆحیەکەوە ئێمە بەڕاستی ئەبێ لە بوارە ڕۆحیەکەیە لە بوارە ئیمانیەکەیە وەکوتم ئەمانی لەم ڕەمەزانەیە هەن ئەو بوارە ڕۆحیانە ئەو دەرگانی کە کراونەوە لە مانگەکانی ترا دەستت ناکەون وەکۆی کە بە کەسێک بڵێ کاکە ئێستا پرۆژەیەکەیە تو ئەتوانی ئیشی تیا بکەی مانگی مەسەن ئەوەندە پارە دەدەنێ نەوەڵا کاکە نایکەم آخر ئەمە بۆ مانگێکە بۆ چەند ڕۆژێکە بەخوا تااقەتم نیە مانگە حەسەکەم ئیسلاحەت بکەم کەسێک بڵێ کاکە دەورەیەکی پیشانەی کامەش دەورەیە بەڕاستی مستەڵاحی ئەمڕۆڵێ ئۆڤەرێک هەیە ئۆڤەرێکی ئەدەیتێ ئەڵێ ئەم ئۆڤەرە تەمەڵی تیاکە ئێمەش بەڕاستی ئەم پەروەردگارە لەم 12 مانگەیە مانگێک ئۆڤەری داوە بە ئێمە و هەموو شتەکانیشی بۆ ڕوون کردینەوە عیبادەتی تیا مزاعفە لەیلەتول القەدری تایە مەسەلەن خێرەکان مزاعفن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆ لە مانگەکان تریشە هەر خێری کردووە هەر ئاگای لە خەڵک بووە بەڵام وەکو فەرمێ وکانە ئەجود ما یەکون فی ڕەمەضان بەڵام لە ڕەمەزانە زیاتر خۆیتون کردوێتەوە زۆر وەکو مستەڵحی ساڵێن لۆدەکەی خستۆتە سەر ڕەمەزان چونکە ئەمانە عیبادەتێکن مەسەلەن بۆ نمونە وەکو پێشتر باسمان کرد شەیتانەکان کۆت و زنجیر کراون دەرگاکانی
دۆزەق داخراون کابوو ئەمە لە کاتێکی ترە ئەم شازانە کابوو بەس تۆ دڵت پاکەرەوە نەفست پاکەرەوە عیبادەتەکان وەکەوەی ئەڵێ چێتە سەرسکە خۆی ئەچێتە سەرسکە و بەرزە بێتەوە بۆ لای پەروەردگار توێش و خەزنەکەی ئێم توێشوانە ئێمە پێویستیمان پێیەتی وەکو عەرزم کردن ینی ئێمە کۆمەڵێک بەڕاستی تاوانی مزاعفەیە کە ئاگامان لێ نییە ئەم توێشە مزاعفانە نەبێ بەچی ئەمانە دیرێتە بێ بەچی ئەسڕێتەوە بەچی نامێنێ کابوو بەڕاستی زۆر مهمە هەر لە ئێستاوە ئیسعدادێکی تەواوی و ڕۆحی وەرگین نەگووە یعنی هەندێک شتێ بەڕاستی بۆ سوحبەتیش بێجاری وا خۆش نییە وەرتۆ مەسەلەن زۆرێک ئەو ڕەمەزانی ژاد وەڵڵاهی جات ڕۆژیش درێژ بووە تۆ بڵی پێمان بگیرێ خۆ مەگەر بۆ سوحبەتیش بێ من ئەم قسەم پێ باشنێ لۆچێ خەڵکێکی ترە بێ ئیمانی تۆزێ نوعێک بە زعیفێ ڕسار دەبێتەوە کاکە ئەمە بۆ بە شێوازێکی تر ناڵێ ئەوە ڕەمەزان هات مانگی عیبادەتە مانگی لێخۆشبوونە مانگی ئەستەغفر اللهە أي أستغفر الله كان بيغمبر صلى الله عليه وسلم كأفرمي فقلت استغفروا ربكم إنه كان غفارا أستغفر الله كبوي خوي پروردگار بتأكيد ليت خوجه به إنه كان كي پروردگار غفارا انجا بم أستغفر الله يرسل السماء عليكم بدرارا كابو هر داواي بكي باراني الرحمة وردا بكي خوي پروردگار بوي أستغفر الله بوت هنا تدي ويمديدكم خلق شيء مزول حزيلتيه خلقي لمال حزي لمال ولمناله ويمددكم بأموال وبنين ماڵ ثروة سامان دەداتێ و مناڵیش داداتێ لە شوێنێکا خوێن هەر لەم سەردەمی 2020 خۆمانە وی خەڵک وا تێنەگە ئەمە ئەستەغفر اللهانە کاکەمەر بۆ سەحابی هاتوۆتە دی کاکەمەر پێغەمبەری خوا هاتوۆتە دی یعنی لە شوێنێکا خوێنەوە پیاوێک گەڵێت شەرم ئەەکەم دوعا بکەم چونکە هەموو دوعاکانم خۆی پروردگار بۆی هێناومەتی دی و لی قبول کردووم پرسیار لێکەن بۆچی ینی ئەم دوعانی تۆ هەمووی هاتوۆتە دی کابوو دوعا وەکو عولەمانە فەرمون هەموو دوعایەک ئەگەر لە قیامەتی لە دنیاشان نەبینیتەوە لە قیامەتا ئەبینیتەوە ئەفەرمێ ئەم کەسە ئەڵێ لە ڕۆژێکە 35,000 جار ئەستەغفر اللهم کردووە بۆیە هەر دوعایە بکەم خۆی پەروەردگار یەکسەر نەتیجەکەی پیشان داوم و یەکسەر دوعاکەی لێ وەرگرتووم بۆیە جاری وای ئەڵێ شتێکم هەیە مێ داوا لە پەروەردگار بکەم شەرمەکەم چونکە ئەمەندەی خۆی پەروەردگار ئیش بۆ کردووم یەکسەر شەرمەکەم دوعای تر بکەم بۆڵێ ئەمە بۆ من و تۆ واژ واریدە بۆ هەموو مرۆڤەکان واریدە ئەنجا هەندێک خەڵکی تر هەیە و ئەزان ئەم کابوو ئەم دەرگای ڕەحمەتی پەروەردگارە دانەخراوە هەر تاوانێکت دەیە گریمان تا ئێستا نوێژن نەکردووە ڕۆژ نەگرتووە لەم ڕەمەزانەوە لە کۆڕۆنا دەرسێکە دووەرگرتی بێ و ڕەمەزانیش لە بەردەمتایە قۆڵی چاکەی لێ هەڵماڵە و دەست پێ بکە بسم الله لێ بکە عەفە الله عەما سەلەف خوای پەروەردگار لە هەموو تاوانەکانت خۆشە بێ و ئەبیتە ئەو کەسە متەقیەی کە پێشتر وەکو تۆ نەبووە تۆ ئەتوانی پێش ئەویشکەوی وەساریعوا إلى مغفرة من ربكم پەلە بکەن بۆ لێ خۆشبوونی خوای تۆش هیچ کات درانگ نییە دەست پێ بکە لە ئەم ڕەمەزانەوە دەست پێ بکە دەرگای لێ خۆشبوونی خوایی واڵایە و کراوەیە بۆ هەموو مرۆڤەکان بڵێ هەندێک شت هەیە لە ڕەمەزانە مەسەن وەکو دیاردەی نامە و بزێ و مەسەلەن حەق نییە ئێمە دووبارەیان کەینەوە چەند بارەیان کەینەوە مارەسییان بکەین لەو دیاردانی کە جەنابەت پێت باش نیە لەم ڕەمەزانە بوونیان هەبێ بۆ نمونە مەسەلەن من باسیشیان بکەم خەوتن بۆتە مۆرکێک بۆتە دیاردەیەک زۆر زەق بۆتەوە لایک لە کۆمەڵگەی ئێمەیە لە ڕەمەزانە زۆر خەوتن هەیە لەواتی زۆر خواردنی ڕۆژانی ڕابردووە ئاسایی لە مانجی ڕەمەزانە زۆر خەوتن بۆتە دیاردەیەک ئەمانە تا چەند زیان بە مسلمانان نەگەێنن تا چەند ئەم دەرفەتە لە دەست ئێمە دەرەکەن بە بەتاڵی شتێکم خوێنەوەڵێ بەدبەختی زۆرینە ئینسانەکان لەوایە کە زوو پیرە بن درەنگ ژیرە بن زوو پیرە بن و درەنگ تێگەن درەنگ ژیرە بن دکتۆر ئیبراهیم فەقێڵێ ئینسان بتوانێت کۆنتترۆلی دووشت بکە ئەوە ژیانی ئەچێتە سەرسکە ژیان ئەچێتە سەر سیستەم کۆنتترۆلی خەو خواردن کاکو قسەکەی بەڕێزت فەرمووت یعنی ئێمە ئەگەر بتوانین کۆنتترۆلی خەو خواردنمان بکەین لە هەموو کاتێک شەو بە تایبەتی لە ڕەمەزان ئێمە جاری وای هاتووە کاکە ڕەمەزان بۆ مانگی خەو ینی من بۆیە ئیشارتم بۆ نەدا بۆی خەڵکێک نڵێ کاکە ئەمە دروست جوانیە لە ڕەمەزانەوەڵی بەتاکی جوانیە بەڵام هەیە واقعێکە و ینی شتێکە و ئەبێ ئیشارەتی پێ بدەیت ینی کۆنتترۆلی ئەم دوو شتە بکە ئێمە جاری وایە بەڕاستی کە کۆنتترۆلی خەومان ناکەین نازانی کەین بخەوین ئەو کاتانەی باشە بۆ خەو ئێمە بەخەبەرین ئەو کاتانەی باشە بە خەبەربین ئێمە خەوتوین زۆربەی خەو باشەکان عولەمان کە بازەکەن لە سەعات 10 شەو بۆ 5 بەیانیە خەڵکێکی ئێمە 2 شەوە خەوێ
باشە هەر ناخەوێت تا پارشێ و بەڕابەتابەتی تا پارشێ و ناخەوێ یعنی ئەوەندە بخە بتوانانی عیبادەتەکەت بۆ بکرێ یا مەسەرەن خواردن یعنی خۆ تۆ کە ئەمڕۆ مەسەرەن وازمان لە چەند ژەمێناوە وازمان لە 2 ژەمێناوە لە 3 ژەمەکە 2 ژەمی ئەخۆیت واز لە ژەمێکێناوە نیە پارشێوەکەی ئەوە لە ژەمی بەیانی بەربانگی شەکەی ژەمی ئێوار واز لە نیوە ڕۆهێناوە بەڵام جاری ئەیوا لە بەربانگە ئەمەە ئەخوا ناتوانێت بچێت بۆ تەراوێ ئەمە بۆ معیدا تەسەمومەکەی تووشی قورسی و ناڕەحەتیەبی ئیتر کاتە جاری وایە تەراویحەکانشمان یا بۆ ناکرێنیاوێ بەزاریەکەین یا ئەچین بۆ مزگەوتەی کە زوولی ئەبێتەوە کە قورئان کەمە خوێنێ تۆ خواردنێکی سوک بخۆ ئەستەن بەدبوو بە دوای ئەو مزگەوتایە ناگەڕی کە یەک جوزە قورئانە خوێنێ ئەم جوزە قورئانە خۆ چەنە خێری بۆ ئیمام ئەوەنەش بۆ تۆیە کابوو ئەمەش هەر مزعافە جا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی خواردنمان بۆ کە باسی نفسی ئینسانەکە یعنی ئەفەرمەیە تۆ بێ نفست بکەی بە 3 بەش ثلث لطعامی واتە یەک لە سەر 3 بیکە بە 3 بەش یەک لە سەر 3 بۆ خواردن ئێمە هەر هەمووی خواردنی تێکەین تا ئێرە خەریکە خواردنەکە لە دەبیێتە دەرەوە وثلث لشرابه ئێخۆتۆ کە خواردنە خۆی خواردنەوەشت پێویستە ئەبێ یەک لە سەر 3 بدانی بۆ خواردنەوە کە ئێمە کە بەربانگمان کردەوە خواردنەوە زۆرە خۆین کاکە 2 پەردەخشەر بەدەخۆی 2 ماستا و 2 ئاو 2 چی نازانم چی ئەمەش جێ ئەوێت تۆ کاکە 2 پەرداخەر مەسەلەن چا ئەخوا تۆ جێ ئەمە ناهێڵیتەوە کابوو یەک لە سەر 3 دانێ بۆ خواردنەوە پێکو پێغەمبەر لە حەدیثی صحیحا فەرمێ یەک لە سەر 3 دانێ بۆ خواردنەوە اینجا وثلث لنفسه واتە یەک لە سەر 3 بۆ تەنەفوس دانێ ئێمە خۆجاری وایە کاکە خەریکە تەنگە نەفەسە بین هیچمان نێشتێتەوە بۆ هەناسەدان کاو ئەگەر بەم ڕێکارانە خواردن و خواردنەوە بخۆین وەکو پێشتەی باسی خەون کرد کاو بەڕاستی تەندروست دەبین ئەتوانین عیبادەت بکەین خەونامان باتەوە بێزار نابین هەر بەڕاستی ئەمە زۆری قەلق و بڕۆ لە دکتۆرە پزیشکیەکان یانی ئەڵێ زۆری قەلەقی ئینسان زۆری نەخۆشی ئینسان هەمووی لە زۆر خواردنەوەیە زۆرە خوا بێستاقە دەبێ بێزارە بێ تووشی کابا بێ توشتی تەسەمومە بێت چییە بێ هەمووی ناخۆشی بێتاقەتەکان لەوە کاتمان نەماوە پێم خۆشە لە دووە دەرفەتا پامێک بدەینە لایەنی پەیوەندیدار دەسەڵات کە بە هەندێک ڕێو شوێنیانی جەنابەت ئەگەر بفەرمووی دەرگای مزگەوتەکان وەک ئەوەی کە دەگونجێ مسلمانانی شاوکات پابندی ڕێنمایەکان بن بکرێنەوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان جەنابەت ئەگەر لەگەڵ ئەوای ئەکرێت لێرەوە پەیامێک بدەینە لایەنی پەیوەندیدار بدەینە دەسەڵات بدەینە مسلمانان هەماهەنگی بکەن بۆ ئەوەی کە جۆرێک لە جۆرەکان دەرگای مزگەوت بکرێتەوە ئەوە دڵنیام کە فەریحیەک بۆ مسلمانان دەهێنێ لەگەڵ خۆی بەتەکیرۆکو بیداد ئیشارن پێدا باشترین شوێن مزگەوتە و ئەوانەی وابەستەی مزگەوت نەبن نازانن چون بۆ مزگەوت چەند ئینسان مرتاح چەند لە ناخی هەز بە ئاسوودەیەکە ئەم ئاسوودەیە ڕۆحیە ئێمە ڕاستەوتمان لە ماڵەکان ئەبێ ماڵەکانمان بکەین بۆ مزگەوت بەڵام مزگەوت بیرمان نەچێ ماڵی خوایە و ئەمەش هەر ماڵی تۆش هەر پەروەردگار پێدابی بەڵام بە شێوازێک داوێتی بە تۆ کە ئێستا تۆ مڵکی ئەو ماڵی لەگەڵ یا ڕاهاتووی دەرگای مزگەوتەکان ئێمە ئەڵێن ئەگەر ئەکرێ دەرگای مزگەوتەکان بەش ڕێکارە تەندروستیەکان بکرێتەوە بۆ مسلمانان شتێکی باش لەگەڵ ئەوەی شە بەڕاستی ئێمە پەیاممان بۆ دەسەڵەتداران بۆ حکومەتی کوردستان یعنی لە زۆربەی وڵاتانە بەڕاستی کە ڕێژەیەکی کەمینێکی مسلمانی تایە لە ڕەمەزانە یعنی وەکوڵین ئۆڤەریان هەیە بۆ خەڵکە مسلمانەکان ئێمە میلەتەکەمان هەمووی مسلمانە جاری وای تۆ لە ڕەمەزان هەستەکەی شت گرانە بێ فڕکە هەندێک کەسیش کە لە پێش ڕەمەزان شت ئەکڕێ هەر شتێکی بێوێ خەزنیەکە ئەوەی لە ڕەمەزانە گرانە بێ یعنی هەوڵ بدەن شت لە ڕەمەزانە گران نەبێ ئەمە زۆر مهمە استغلال نەکرێ هەوڵ بدەن احترامی ڕەمەزان بگیرێ یعنی معقول نییە تۆ لە ناو میلەتێکی مسلمانە کە ئێمە لە هەر شوێنێکا بازەکەی عێراق هەمووی مسلمانە بە تەکیل کوردستانی ژەمی مسلمانە ئامن نابی لە ئێمە باوەڕمان بۆ هەمومان میلەتێکی مسلمانین بەڵام ناکرێ خەڵکێک ڕێز لە ئەسڵەن لە خوۆش ناگرێ نەعوذ بالله دەوینەڵێ ڕێز لە خەڵکی خوۆش ناکرێ فیشکەیش خواردن و مەسەلەن جگەرە خواردن و هەندێم خواردنی تر و یعنی ئێمە بۆ نمونە لە کاتی لە غێری ئەم وەزعەشە ئاچوویتە بازار ئەیوت هەندێم مەتعەم و چاخانە حکومت ڕێی پێداوە من بەدەگمەن چاخانەیەکم ببینیان نەکراوەتەوە یعنی حکومت ئەکرێ بڵێ کاکە تۆ هەچی مەتعەم بیکەرەوە پەڕۆیەکی بدا بەسەرە چاخانە تۆمی بیکەرەوە پەڕۆیەک
تانیوە بێنە خوارەوە لە فەخانە هەمووی تۆ بیکەرەوە ناکری ئەمە بەڕاستی ئەمە لە سەردەمانیشە کە ڕێ پێدراوە بۆ خەڵکێکی ئاوارە بووە بۆ خەڵکێکی مسافر بووە بۆ ڕێبوارێک بووە بۆ نەخۆشێک بووە بۆچی بوو ئەمانە بووە نەک تۆ ڕێگە بە هەموو بدەی بڵێ وەڵام ئەمە لە ڕەمەزانە ڕێی پێدراوە ئێمە جاری وابە لەم لە غێری ئەم زرفەشە چوون بۆ ڕەمەزان شوێنێک نەبووە کە ئاوا بکەی پەردەیەکی پێوە نەبێ و کردوێتەوە کابوو هەمووی ڕێگەی پێدراوە بەڵام پەردێکی دراوە بەسەرا بەڕاستی ئەمە حاڵەتێکی نامۆیە بۆ ناو میلەتێکی موسڵمان جوار نییە پێویستە بەڕاستی حکوومەت و دەسەڵاتداری ئەم وڵاتە ڕێزێکی زۆر لە ئەم مانگە پیرۆزە بگرن بۆی خۆی پرگار ڕێزمان لێبری بۆی خۆی پرگار بەزەی پێمانە بێتەوە بۆی خۆی پرگار ئەم بەڵایە لە سەرمان لابە دەوەرە هەموو کەون تا ئێستا ناتوانێت عیلاجێک بم بەڵای بدۆزنەوە بەڵام خۆ ئەتوانیت خۆی بە دوعام بەڵایە لە سەرمان لاچێ بە دوعا هەموو شتێک دوعا سلاحی مسلمانە و سلاحی هەموو کەسێکە پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام داووا مرضاكم بالصدقة يا الدعاء سلاح المؤمن كاو بكاري بينا كاو نزال پەروەردگار کە خۆی پەروەردگار بەهۆی ئەم دوعایەوە ئەم بەڵام مصیبەتەش لە سەرمان زۆر سپاس بەڕێز دکتۆر کامل شەرباجەڕی پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی سلێمانی ئامادەبووی لە بەرنامەکەمان سەرکەوتوین بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بە هیوای ئەوەی کە هەمومان بە دڵخۆشیەوە بە دەرفەتێکی باشەوە چینە ناو ڕەمەزان دەرگای مزگەوتەکانمان جارێکتر لێ بکرێتەوە و دەرفەتە بەخێر بقۆزینەوە بۆ خۆمان و ماڵ و مناڵ و دنیامان هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان تاڵقەکانی داهات و پێتانەگەینەوە هەر شاد بن.